ئامارەکانی خۆکوشتن لە کەرکووک ڕووی لە هەڵکشان کردووە و بەدەیان توند و تیژی خەزانی لە نووسینگەی کەرکووکی مافی مرۆڤ عێراق تۆمار کراوە. بە پێی وتەی بەڕێوەبەری نووسینگەی کەرکووکی کۆمیسیۆنی مافی مرۆڤ عێراق لە 6 مانگی ڕابردوودا 50 کەس خۆیان لە کەرکووک کوشتووە. لەو 50 کەسە 42 کەسیان ئافرەتە و 8یان پیاو بووە. هاوکات زیاتر لە 200 حاڵەتی توند و تیژی خێزانی تۆمار کراوە. خلال 6 أشهر الماضية من هذا بەداخەوە لە 6 مانگی ڕابردوودا 50 کەس خۆیان لە پارێزگای کەرکووک کوشتووە. لەو 50 کەسە 42 کەسیان ئافرەت و 8یان پیاو بوون. پێشتریش وتومانە و ئێستاش دووپاتی دەکەینەوە چەند هۆکارێک لە پشت حاڵەتەکانی خۆکوشتنەوە هەن. پێویستە هەوڵ و ڕێکار بۆ چارەسەرکردن و نەهێشتنی ئەو هۆکارانە بخرێنە گەڕ. هەروەک چۆن ئاماژەم پێدا لە ئامارەکەدا زۆربەی حاڵەتەکانی خۆکوشتن لە نێو توێژی مێینەدایە و هۆکاری سەرەکیش بۆ توند و تیژی خێزانی دەگەڕێتەوە و وا لە ژنان دەکات پەنا بۆ خۆکوشتن بەرن. ئەو حاڵەتانی خۆکوشتن کە تۆمار کراون تەنیا ئاماری فەرمین، ئەگەرنا حاڵەتەکان زیاترن و لەلایەن کە سوکاریانەوە دەشادرێنەوە و ڕێگە بە تۆمارکردنی نادرێت. هاوکات خراپی دۆخی سیاسی و ئەمنی و ئابووری و نەبوونی هەلی کار بە هۆکارە سەرەکیەکانی بەرزبوونەوەی ئاماری خۆکوشتن و توند و تیژی دادەنرێت. حاڵاتی خۆکوشتن کە و هەروەها توند و تیژی لە ناو کۆمەلگادا ئەمە ڕنگدانەوەی وەزعی کۆمەڵدایە. ئایا کۆمەلگا یعنی هەست بە ئارامیە کە ژینگەی مافی مرۆڤ گونجاوەتیایە؟ ئایا خێزانەکان گفتوگۆیان هەیە کە ئێستا کێشەکان زیاتر خێزانە و هەروەها بوونی چەک لە ناو هەموو خێزانەکان، وەروەها نەبوونی هەلی کار کە ئەمە وای کردووە زیاتر بۆ توند و تیژی و بۆ ینی ڕۆبەنە بەرەو جەریمە یان کە بگاتە ئەو حاڵەتەی پیاوەژن بەرامبەر پارە حاڵاتی دزی زیاد دەکات. ینی ئەمانە هەمووی ینی کە سێرەکەی هەتا لە پۆلیسش بپرسین ئەم حاڵەتانە هەمووی زیادی کردو. هۆی ئەوەیە کە وەزعی کۆمەلگا ئارام نییە، بازار لاوازە، وەزعی ئەمنی و سیاسی لەم شارەیە ینی ئیستقراری بەخۆیان نەبینەوە. داها ئەمە وای کردووە کە ئەم توند و تیژە بگوازرێتەوە ناو خێزان. سەرباری تۆمارکردنی حاڵەتەکانی خۆکوشتن لە دەستەی مافی مرۆڤ، ئامارەکانی کوشتن بە چەکی بێمۆڵەت زیادی کردووە و لە ماوەی چەند مانگی ڕابردوودا زیاتر لە 6 حاڵەتی کوشتن بە چەکی بێمۆڵەت لە پۆلیسی کەرکووک تۆمار کراوە. ئەمەش بە مەترسی لەسەر ئاسایشی خێزان دادەنرێت و هۆشداری دەدرێت لە زیادبوونی تاوانەکان بە چەکی بێمۆڵەت لە ناو خێزانەکاندا. چیانووری، کەناڵی پەیام، کەرکووک.